گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بۆچی کەیسەکە زیاتر سزاکە لە داربڕیندا کۆبۆتەوە. هەروەها دروستکردنی خەڵوزیش کە 200 کەیسە پێم وابێت کە دروستکردنی خەڵوزش هەر دوجار داربڕینەوەیە دواتر دەیکەن بە خەڵوز. بەر لەوەی درێژە بە ڤیددیۆڵەکە بدەم دەچینە لاپەڕێی دووەم بە خێراتری میوانەکەم دەکەم بۆی پێکەوە لەگەڵ کاک فواد گفتوگۆ لەسەر ئەمە بکەین. بەڕێز فواد ئەحمەد گوتەبێژی بە ڕێبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و پاوانی یاریێمی کوردستان بەخێر بێیت. ئەماندوو نەبیت. هەروەکو ئاگادار بووی ئێمە لەو ڤیددیۆڵەدا ئەو کەیسانت دەخەینە ڕوو ئێوە چۆن توانیوتانە دەست بەسەر ئەو کەسانە دابگرن کە سەرپێچیان کردووە. بۆ نمونە ئێستا ئەمە باس لەوە دەکات یەکێک لەو کەیسانەی ینی بەشێک لەو کە تێدا 300 کەیسە زێدەڕۆیی بۆ سەر ژینگە یانی چی زێدەڕۆیی بۆ سەر ژینگە چیان کردووە؟ زیاتر ئەمانە باسیەوانە ئەکەن کە وەکو سیاجکردن شوێنە دارستانەکان بە شێوەیەکی گشتی سیاجەکەن یاخود ئەو کانی و سەرچاو ئاویەکان کە بۆ خۆیان دابنێکە چی سروشتین کاکەن ئەبێت بە مولکی تایبەت کەوانش بە کەیسدان زێدەڕۆی سەر ژینگەدان تێکدان یاخۆ ڕێڕەوی ئاوەکان ئەوان هەموو کەیسن بۆ سەر زێدەڕۆی سەر بۆ سەر ژینگە حسابەکرێن. یعنی هەر کەسێک هەڵدەستێت بۆ خۆی سنوور یاخود سیاز دروست دەکات یاخود ڕێڕەوی ئاو بە مەبەستی کشتتوکاڵیش هەر دەکات مەبەستی کشتتوکاڵیش دەبێت بە پێی ڕێنمایی بە پێی ئیجازات بێتن لە وەزارەتی کشتتوکاڵ بەبێ مۆڵەت وەرگرتن بەبێ مۆڵەت وەرگرتن زێدەڕۆی حسابەوە بیرلێدان دەکەوێت ئەم قاڵبەوە بیرلێدانیشمان هەیە هیچ نایاسایە بیرلێدان بیری بە تایبەتی جۆرە بیرلێدانێکمانی پێێن بیرلێدانی سووری تێدا هەیە لە ئامارەکە باسەکەین کەوات ئەوش چەند کەیسێکمان هەیە لە ڕاوی بەعانی هەر هەمویان کەیسەکانیان جیاوازن ئەوکو ڕاوی باڵندەی کێوی 137 کەسمان لەسەر باڵندە کەیسیان لەسەرگاوتەوە ئاژەڵی کێوی 45 باشە. کاک ئەحمەد ئێستا ڕاوی باڵندەی کێوی کە تێدا 137 کەیس بووە بەر لەوەی باسی ئەمەش هەر ڕاوی ئاژەڵی کێوی هەردووچیان ینی ئەمانە چێن کە ئێوە دەستگیریان ناکەن کەسێک هەیە کە ئێوە دەستگیریان نەکەن بتوان ڕاو بکەن یان بە هەموو شێوەیەک ڕاو قەدەغەیە خۆی بە هەموو شێوەیەک ڕاو قەدەغی بەبەست بەڵام بە پێی ئەو ڕێنمایی ژمارەیەکی ساڵ 2021 دەستەی ژینگە ئێستا کۆمەڵ هەندێک مۆڵەتی ڕاوکردن پەیدا بووە سێ جۆری ڕاو ئەتوانی ڕاو بکرێ لە کوردستان بەس ئەوانی ترکەوە مۆڵەتیانە ناتوانێت ڕاو بکرێ و ڕاوکردن لە هەموو وەرزەکانی تێدا قەدەغەیە و بەمنسبەت ئاژەڵی کێویش هەمان سینارۆ هەمان شتیە بە هەموو شێوێک ئاژەڵی کێوی ڕاوکردنی قەدەغەیە. باشە لاپەڕەکەی دیکە دەکەینەوە هاوکارانم. ڕاوی ماسیش بە هەماشەوە پێم وابێت ئەمە زۆرترین هەوڵە بۆ ڕاوکردن نەکەیسەکە ینی ئەوە لە کاتی قەدەغەکردنی ڕاوی ماسیەوە ئەکرێ زیاتر ئەو ماوەی کە قەدەغەی ڕاوی ماسی تێدا هەیە ئەو کەیسانە زۆربەی ئەو کاتەی لە 15 6 ساڵانە ئەم ساڵکردمانە بەیەکی سێ قەدەغێ بە هەموو شێوێک ڕاوی چکە و کاتی دانانی گەرا و شتە ماسیەکان و کەیسەکان زیاتر لەوەی 1970 تریش لە چیە لە جۆری ڕاوی ماسیە بە شێوەیەکی نایاسای بەکو بەکارهێنانی دژە قڕکەرە یاخود حەزمی تۆڕەکە چکە تۆڕی ماسیەکەش ئەمە حەزمەکەی پێێنە دەبی چەند بێک ئەو حەڵقانەی ماسی هەرەوەنی هەر کەسێک لە خۆی بچێت بە شێوازی خۆی ماسی ڕاو بکات نا بە پێی ڕێنمای دەبی ڕاوکە ڕای ماسی بە پێی ڕێنمایە و نابی بەخڕکە ناوی بەکارە بابێ پرسیارێک لێرە دێتە پێشێ ئەمە ماسی ڕاوکردن هەیە بە تۆڕە و ژمارەی زۆر ماسی ڕاو دەکات بەڵام کەسێک ئەوەی کە یەک جۆر تۆڕە بۆ خۆشی جارێک دەچێت یەک ماسی یاخود دوو ماسی ڕاو دەکات ئەویش دەکەوێتە هەر چوارچێوەی سزاکەوە ئەو تۆڕی کە هەڵدەدا یەک ماسی دەگرێت بۆ کاتێکی بەسەربردنی کاتێکی خۆش دەوێت تەنیا ماسیەک بگرێت ئەمەش ئەویش لە کاتی قەدەغەی ڕاوی ماسی ئەوی لەوی شەکەوێتە مەمنوع ئەویش بکەیت کە لە کاتی مەمنوع بکە ڕای ماس بەس کە لە کاتێکە دینە ئاساییە یەک ماسیش بگرێت یەک ماسیش بی لە کاتی قەدەغەی ڕاوی ماسی مەمنوعی هاتە یەک ماسیش بێ. باشە ئاگرکەوتنەوە مەبەست چیە لە ئاگرکەوتنەوە ینی تێدا 38 کەیس هەبووە 38 کەیسمان هەبووە ئەمساڵ لە سەرتاسەر یاریمی کوردستان 38 کەیسی ئاگرکەوتنەوەمان هەبووە بە شێوی بن ئەو دەمانگەی 38 کەیسی ئاگرکەوتنەوەمان هەبووە بۆم ئاگرکەوتنەوە زیاتر لە پوش و پاوان ناوچەکاندا ڕوویداوە ناوچە شاخاویەکان زیاتر ئەو کەیسە هەیە بەهۆی مرۆڤ بێ بەهۆی گەشتیار بێ بەهۆی شەوتی کارەبا بێ بە هەر هەوەیەک بیکە 38 کەیسمان هەیە ئێستاوەش. ئەم 38 کەیسە ڕێژەی یاخود قەبارەی زەرەر و زیانەکان بە ناوچەکان زۆر بووە یان چۆن بۆ حاڵەتەکان؟ بەخۆی زۆر بۆ چکەوە تقریبا نزیکەی 1900
پوش و پاوان سوتاوە لەو حالەتە. باش ئەو کەسانی کە ئێوە با بڵێن دەستگیریان دەکەن کە سەرپێچی دەکەن چۆن هەڵسوکەوتیان لەگەڵدا دەکەن خۆی بە هەڵسوکەوت لەگەرەوانی کە سەرپێچی ژینگەی یەکەن بە دوو یاسامانی یەکەم یاسای دارستان و ژینگە هەیە تایبەت بە ڕێنمایی و تایبەت بەخۆیە دومیان یاسای پاراستنی دەستەی ژینگە هەیە بە پێی ئەو دوو یاسایە هەڵسوکەوت لەگەرە و کەسانێک کە سەرپێچی ژینگەی یەکەن. باشە کەسێک دیسان دێنەوە سەر مەسەلەی ئەوەی بابەتی ڕاوکردن ینی کەسانێکی زۆر لەو هەوڵەدان کە بیانوێ ڕاو بکەن ئەگەر کەسێک بێوێت ڕاوێک بکات ئێوە لەکوێوە چۆن ڕێگەی پێ دەدرێت بە شێوازێک ئەو دەتوانێت ڕاوی خۆی بکات خۆی بەپێ مەسەلەی ڕاوکردن بابەتێکی مێژوێشی دوور و درێژی هەیە و شتێکی سروشتیە هەموو مرۆڤێک حەقی ڕاوی هەیە بەس بە پێی یاسا دەبێت ڕاو بکە هەموو ڕاوێک بە پێ یاسات ناکرێت لە هەموو کاتێک هەندێک جۆری باڵندە هەیە کاتی ڕاوکردنی هەمووی بۆ دیارکراوە بە پێی ئەو ڕێنمای ژمارەیەکی دەستەی ژینگە ساڵی 2021 دەرچووە لەوێن دەر باسەکاتن کامە جۆر ڕاوەکرێت بەچی ڕاوەکرێت شێوازی ڕاوکردنەکە کاتی مەمنوع کاتێک مەمنوع ئاڕاو بکە ئەو جۆرە باڵندانە و یانە و حیوانی کێویانە کامانن کە غرامەیەکی زۆریشان لەسەرە. باشە کەسانێکن کە جارێک بۆ نمونە دەستگیر کراون سزای یاسایان بەسەردا سەپێنراوە و سزاکە تەواو بۆ با بڵێن جارشی دیکە و کەسە هەمانشت دووبارە دەکاتەوە ینی هەڵسو کەوتکردن لەگەڵ ئەو کەسانی کە دووبارە کارەکە دەکەنەوە قڕسترە یان چۆنە هەر ئاسایی خۆی بە پێی یاسا ئەمە قڕسترە بێتەوە چکە دووبارە دوهن دەبێتن کە غرامەکەی چەند بێت و ئەوەندە زیاد دەکاتن جاری دووەمیان کە بە پێی هەر کە ڕاو بکە یاخود هەر سەرپێچێکی ژینگەی بکات. باشە ئەی سەبارەت بە بەکارهێنانی ئەو شتومەک و یاخود ئەو چەکانی کە بەکار دەهێنرێن ینی شێوازی قرس و مام ناوەندی ئەو چەکانە خەڵکانێکی مەسەرەن چەکی قرس بەکاردێنن لە کاتی بۆ ڕاوکردنیان چۆنە ینی بۆی ورتر بینەران شتێمان بگەێنن ینی شێوازی ڕاوکردنی ماسی هەیە بە تۆڕ دەکات هەیە بۆمب فڕێ دەداتە نێو ئاوە ینی ئەمە ژمارەیەکی زۆر زەرەر و زیان لەوانێ بە دەوروبەریش بگەێنێت ئەو قسەتەوە باسی و کەیسەمان کە گوتمان لە ماسی ئەوەندە کەیسەمان هەیە بەس بە تۆڕ ڕێگا پێدا تۆڕیش حەزمی تۆڕەکەش پێرێت چەند بێ حەڵقەکەی چەند سانتیم چەند بە چەند بێ لەوە زیاتر هەمووی سەرپێچی ژینگەی هەر کەسێک لە مەلابدا تووشی سزای ژینگەیە بێتەوە. باش بەڕێز فاد ئەحمەد گوتەبێژی بەڕێبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و پاوانیارێمی کوردستان زۆر سپاس بۆتە ماندوومان کردی. زۆر سپاس.